تۆ تەسەوورکەن ئەگەر بێت و کەسێک تازە خوای گەورە هیدایەتی دابێ هەندێک جاریش ئەسیان کە ممکنە خوا بە عەزەمەت و گەورەی خۆی بە ڕەحمی خۆی چاوپۆشی لێ بکە بەڵام کەسێکەوە گەورە ئەبێت زۆر زەحمەتە کاک ئەحمەدی موفتیزادە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەفەرمێ مناڵێکی بچووک ئەگەر هات و هەندێک خواردنی خوارد جاری وهەیە ماسە خوا بڕێکی زۆر سنگ و ئەوانەی خۆی پیسەکە کەچی ئێمە هێشتا چەپڵەی بۆ لێ ئەدەن چەپڵەی ئافەرم کە ئەڵێن زۆر زۆر باشی کرد مهم تیکەیە دوانی خوارد ئەفەرمێ هەر ئەم مناڵە کاتێک کە گەورە ئەبێ سەلیقە پێیا ئەکات چاوە کاتەوە ئەگەر بێت و کەسێکی گەورە بێنە پێشای خۆت ماز بخۆ لاشەی خۆی پیسکە دەکە سەرزەنشتی ئەکە پێڵاوە چیت کرد نازانی تا ئێستا فێر نەبووی بخۆی دینداریش ئەو هەیە بزەبت سبحان الله ئەفەرمێ کەسێک کە سەرەتایەتی زۆر بەلایەوە جوانە بشی کە ئێمە ماڵین دەست خۆش بێ ئافەرم بەڵام کاتێکەوە گەورە بوو لەناو دینە کە چاوی کردەوە لەناو دینە کە خواناسی حاڵی بوو لەناو دینە بەخوا ئەو کاتە شتانێکی بچووکیش هەندێک جار ئەکا بە عیبەیەکی زۆر گەورە لەسەری ئەکە خۆ ڕاستە نەتیجە هەر نان خواردنە هەر هەمان گوناهە بەڵام نا بۆ ئەمەیان زۆر عیبەترە لە هەندێک فەرمایشتیشە ئیشارە بەمە دراوە ئەها فەرمێ تەوبە لە کەسی پیر جوانە بەڵام لە گەن جوانترە باشە تەوبە کەسێکی پیر بیکە لێی جوان زۆر زۆر باشە بەڵام ئەگەر گەنج کردی زۆر زۆر باشتر ئەی لە هەندێک فەرمایشتا سبحان الله باسی پیری زیناکارەکە یعنی باشە پیری زیناکە لە گەنجی زیاکە نەتیجە هەر زینانیە نەخێر چکەوە عمرێکی تێپەڕاندووە کەماڵی بۆ دروست بووە نەبێت نزیکی ئەو فاحشەیە بکەوێتەوە کە نزیکی سبحان الله فاحشەکە ئەکەوێتەوە عقوبە ئەدرێت بە یعنی گوناهەکەی جرمەکەی زۆر زیاتر ئەبێ بۆیە ئەبێ ئاکەمان لەوە بێ ئەفەرمێ من عصانی إذا عصاني من يعرفني سلطت عليه من لا يعرفني أو كسي كوا عصيانم أكاتو أشم ناسي كسي الزالكم بسريا كوا من نناسي بويا الناسيني خوا لقل قناها زور خطريكي قوري خوا بو قوري جوانية بناسي پێچەوانەیەشی بکە ئێمە وە نەزانین گوناه بچووکە ئەم بابی بەس باسی ئەوە کای مقیم تەرکیزی لەسەر ئەوەیە چونکە ئارامی بۆ دڵ بەوە دروستە بێ ئاسایشی ڕەح بەوە دروستە بێ کە گوناه بە گەورە سیر کرێ گوناه بە بچووک سیر کرا گرفتار بووین ئەی تەسەوور کە جاری وا هەیە گوناهێک کە بە بچووک سیرەکە نەزەڕێک بە بچووک سیرەکەی گوێ نادەیتێ کۆڵێک نەزەڕە کۆ کردوتۆ لە ڕۆژی قیامەت غەیبەتێک خۆی گوناهێکی کەبیرە حەقی ناسیش زۆر بە بچووک سەیریەکەی دەیان و سەدا دڵ جاری وایە دڵ خەتەراتەکە بە خراپەتەوە تەسەوڕەکەی نانووسرێ وەڵاهی هەندێک گوناه هەیە کە بە دڵە ئەڕوات چۆن مار و پەیژە لە ئەخیر خاڵە ئۆهێنێتەوە بۆ سفر ئەوە دینداری دەهێنێتە دووەوە پشتە ئەشکێنی بۆیە ئەبێ ئەمە زۆر ئاگامان لێبێ کاتێک کە خوامان ناسی ئەبێ ئاگامان لێبێ عەسیانی ڕەب العالەمین نەکە ئەبێ خۆمان بگرینەوە پێم وتن مناڵێکی بچووک تیکێک ئەخوا بەخۆی ئەڕژێنێت جوانە بەس گەورەیەک ئەمەی کرد زۆر ناشیرینە بالضبط ئەو هەیە تۆ ئەهلی مزگەوتی ئەهلی خواناسیت عمرێکە سرف کردووە لە خواناسی و تاعەت و عەبدایەتیە گوناهانەکەی نابێ بیکەی نعم العبد صهيب لو لم يخف الله لم يعصه باشترين عبد كي صهيبة چەند عەبدێکی جوانە پێغەمبەریان صلی الله عليه وسلم مدحی ئەکا ئەگەر لە خواش نەترسێ گوناه ناکە سبحان الله لو لم يخف الله لم يعصه جا سیر کرد لەبەر حرمەتی خۆی لەبەر کەسایەتی خۆی بۆیە مەسائلی گوناه خەتەرێکی زۆر گەورەی لەسەر حیاتی ئێمە و ئاسایشی ڕۆحمان ئەوە تێکێدا بۆش پرز ئەبین بۆ وەمان لێت کە هەندێک جار هەز بە نائارامی ئەکەین هەز بە بێتاقەتی ئەکەین دڵمان پەژارە ئەیگرێ هۆکارەکەی عەسیانە بزانە خەلەلی عەسیانەکە بدۆزەرەوە بگەڕێ چاو بکەرەوە بزانە لەکوێ خەلەلێکت هەیە کە خۆی بەو عەزەمەت و بەو ڕەحم و میهرەبانی خۆی لێ ڕەنجاندووی لەوێەوە تەوبەیەکی صادقانەکە و بگەڕێەوە لای ڕەب العالەمین أفرمي ابن عمر فرما يشتيك بو إما رفعك أبو بيغمريان صلى الله عليه وسلم أفرمي والذي نفسي بيده قسم بو كسيك جاني مني بدست لا تقوم الساعة حتى يبعث الله أمراء كذب قسم سبحان الله علي أمرؤ فرما يشتيك أفرمي سفين بو كسي نفس جاني مني بدست
ڕۆژی قیامەت نایە هەتاوەکو کۆمەڵی ئەمیری درۆزن نەیە، کۆمەڵێ وەزیری زۆر فاجر و فاسق نەیە، کۆمەڵێ ئەعوان و شوێنکەوتەی ئەمانەکە پشتیان ئەگرن هەمویان خائین، کۆمەڵێ کەس کەوا عەریف و سەرگەورەی خەڵکن بەڵام ظالم، کۆمەڵێ قورئان ئەخوێنن بەڵام فاسق. سیماهم سیماء الرهبان، دەم و چاویان وەکو دەم و چاوی ڕهبانەکان ئەوەندە عەبدایەتیان کردووە، بەڵام وەقلوبهم ئەنتەن من الجیف، دڵەکانیان لە ئاژەڵێکی بۆگەنیوی تۆپی و پیستر، ئەوەنە بۆنی دڵیان پیسە. ئەهواؤهم مختلفة، ئەنواع جۆر هەوایان هەر یەکەی بەلای ئەکایە، ئەویان ڕوو ئەکاتە ئەوێ، ئەویان ڕوو ئەکاتە ئەوێ. فيفتح الله لهم فتنة غبراء مظلمة فيتهالكون فيها، خوا فتنەیەکی زۆر گەورە زۆر خەتەر بۆیان ئەهێنێتە پێشەوە هەموویان تێ ئەکەون. والذي نفس محمد بيده لينقضن الإسلام عروة عروة، قسم بو إلهيك نفس محمد صلى الله عليه وآله وسلم بدسا گرێکانی ئیسلام یەک هەڵ ئەوەشنەوە نامێنن، نوێژ تاعەت خواناسی نامێنێ، حتى لا يقال الله الله، نەفەرێ نامێنێ لەسەر زەویە وشەی الله الله بڵێ. لتأمرن بالمعروف ولتنهون عن المنكر، فەرمان ئەکەن بە چاکە، ڕێگری ئەکەن لە خراپە. ئەو لەیوسەلەطەن الله عليكم أشراركم، یا خۆی گەورە کەسە زۆر خراپەکان ئەکاتە گەورەی ئێوە. فيسومونكم سوء العذاب، خراپترین عذاب وا ئەکەن کە عذابێکی بە شدەتان بدەن. ثم يدعو خياركم فلا يستجاب لهم، بەخوا لەو کاتەیە کەسە باشەکانیش دەست بەرزەکەنەوە دوعا ئەکەن ئەلاڵێنەوە خوا جوابیان نایەتەوە. ئەفەرمێ هیچ مەجالێکی تیا نامێنێتەوە، یا فەرمان ئەکەن بە چاکە ڕێگری ئەکەن لە خراپە، یان ئیلا ئەوە زەلیلە بن. يعني تصور كان أمر أمتي إسلامي بوشي أو الزليل إلا خلالك من هي الأمر بمعروف والنهي لمنكر، نأزانين شون أمر كان بتشاكا، نأزانين شون رجري كان لخراب، لهر كان ساقط وين. فرمانا كان بتشاكا ورجري كان لخرابا، يان والله كساني يان رحم ببتشوكتنا كان رازي جورة النجر، أو أنا ابن جورو سرداري إيه وأقربيته أمرنا كان بتشاكا ورجرينا كان لخراب. الليلة ابن القيم أيشتي بأيما بلي هوكارك لهوكاركاني أسودي الروح، درجايك لدرجاكاني آرامي ناخ بريتي لفرمان بتشاكا ورجري لخراب. بوخويا عزيزانا حتى وكو كساني كبن لنا أمتا مصلح بن هول بدن تشاكا كان جوان كان لبيش شاوي خلقي، رجري كان لخرابا كان، رجري كردن لخرابا كان وتصور ما كان بالزمان بنا. يعني تو تصورك أم فرمايشتي في غمريان صلى الله عليه وآله وسلم زور سرنجم رأيك يا شيء، زور كان لخزمتي أوستم تشيجي لي ورقرم إيك لو فرمايشتاني لحياتي خوما زور سودم لي ورقرت. أفرمي سبحان الله في أيك بني إسرائيل رجك هل أصير شرك توركي باري حلالي خوي أو حلا قري، قال والله أمشوا خيرك أكم يكزني كردي. أفرمي أروا أقري سيركا بياوك لسوچيكا خوي داقرتو فقير ومات. فرمي والله أما لفقير برسيتي أو لمشينا دانشتو، فرمي باركي أداتي. الله سبحان الله بانيته ودنقو باز بلا وبيته الله والله يكاك فلان كاس يدز كخريك يدزيبو أمشو يكي هاو خيري بيكل. الله خويا سباس أكام لسر أمدزا والله من أمز بيان بكاسيكي مستحب. الله كيسي دومي باركي جمكات وكويكات والله كورا أمشو بخوا خيري أكام كزن يكرد بي. أنا بخوا ترساوم لبيا وأمجار أيدن بأفرت. الله أروا أقري أفرتك أبيني سيرك لشوينك لشغلك بتاخي تنهاي. أنا بخوا أما إلا حاجة فقيري هنا يتدروا. أما أدم أفرمي باركي أداتي. الله بياني دنقو باز بلا وبيتو الله فلانة أفرتي زاني خرابكار. أمشو يكات خيري بيكرد كيسي باريدا. سبحان الله جاري سيهم أفرمي عينا بهمان شواز الله بخوا لشارع أمجارنا أسم بولادي لشارع نايكا أفرمي جاري سيهم كيسي بارها الله قري أروا سيرك لدشتك بوني وشو بيا خريكي كارو كاسبيا الله بخوا أم فقير لها مكس فقير تلا
پێی ئەدا ئەڵێ سوبحان الله بەیانی دەنگواز بڵاو بێت وەڵام فڵانە کەسی تاجری زۆر دەوڵەمەند ئەمشەو کەسێ خێری پێ کرد ئەڵێ خۆیان سوپاس دەکەم لەسەر دەست سوپاس دەکەم لەسەر زانیە سوپاس دەکەم لەسەر دەوڵەمەندی چروک چی بکە بەخوا هیچم نەمایتر بەخش ئەڵێ سوبحان الله جبرائیل عەلەیهی السلام یەتە خوارەوە مژدە ئەدا بە پێغەمبەری ئەو زەمانە کە خوای گەورە هەرچێکیانی لێ قبوڵ کرد دزەکە بەزەی بەخۆی هاتەوە یعنی من پیاوێکی بە شەهامەتی وام لێهاتە بێ خەڵک سوڵم پێ بکەن ئەم پارە حەڵاڵەی ئەم بوو بە سەرچاوەیەک بۆ ئەو کە ڕزگاری بێ زانیەکە بە هەمان شێواز ئەفەرمێت دەوڵەمەندەکەی دەستی کرد بە خێر و خێرا لەناو بازاڕ بڕوا کە جاری وهەیە ئینسان لە نەهی لە مونکەر ئێمە تێنەگەیشتین ئەگەر کەسێک زیناکار بێت تۆ بتوانی لە یەک زینابی گێڕیتەوە کورە زۆرت کردووە نەهی لە مونکەر کردووە بەخوا بەڵای خوا لەسەر من لا ئەچێ ئەگەر ئەزانی گەنجی خەریکە ئەفەوتێ نەچی پاڵی پێ بنێ بۆ شەیطان و ئەولاتر بڕوە ئەگەر لە یەک گوناهە بیگەڕیتەوە تۆ زۆرت کردو بۆیە ئینسان ئەبێ دڵ و دەرونی زۆر گەورە بێ لە نەهی لە مونکەرە وا تەسەور نەکە بە بچووکی ئەبێ ئەم چەند شتە بچووکە چارەسەرکە نا وەڵڵا ئەبێ زۆر گەورەتر لەمە بیرکاتەوە بۆیە ئێمە مەفهومی نەهی لە مونکەرمان هەڵەیە واتە تەسەورەکەین بە کەسێک بڵێن نەکەی ئەوە نەکەی وازانین کە وشەی نەهی هاتووە مەبەست ئەوە نییە ئیلا ئەمرێک بێت لە ئیستیعلاوە بۆ نەکردن نەخێر بە هەر ئوسلوبێک لە ئوسلوبەکان گوناهێکم بێتەوە لەم سەرزەویە زۆر واللهی ئەگەر یەک کەس بێت بتوانێ کەسێک لە هەزاران گوناه لە یەک دانەی بیگێڕێتەوە ئەم ئومەتە هەنگاوێکی نابۆ پێشە ئێمە وا تەسەور نەکەین چونکە ئەم شتە هەمووی پێکەوە دەسە جەمعە مسائل أمر بالمعروف والنهي عن المنكر بخوا أجر عذاب هاد شاك وخراف من ناس هم تيأج بوي أبي هر هم بيكوا لهم سوتش كان وكاركين كلميك خير ليرة روشتك جوان لويا صدقيك ألويا دعاء خير لشونيجا لك بو كسيك ألويا كنا هبارك أبيني للرجا إيوارا بيركرا وأمرتان كنا هبارم بيني ويكي لا إيشكاني تو أما إلا الشوا أبي أو دسانو برسكيتو خوايا فلان كسم بيني بس فلان قنا هوا تو گەوری خۆ ڕزگاری هیدایەتی بە یا ئیلاهی فڵان کەسم بینی فڵانە خراپەیە کرد خوایە هیدایەتی بدە ئەوی ترم بینی بۆ یعنی بەڕاستی ئەمە کاری ئێمەیە ئەبێ ئێمە بەم قووەت و بەم هێزەوە ئیشکەین بەخوا عەزیزانم ئەگەر ئەمە نەکەین ئیلا ئەم سوڵتانە زاڵمانە بەسەرمانەوە لا ناچێت هۆکارێک لە هۆکارەکان ئیشکردنێک لە ئیشە زۆر باشەکان بۆ ئەوی بتوانین سەیطرە بکەین بۆ ئەوی بتوانین زاڵ بین بەسەر با بڵێن سوڵتانە جائیر و خراپەکارەکانە ئەوەیە کە فەرمان بە چاکە ڕێگری لە خراپەکە اینجا فەرمان بە چاکەش بەخوا هەروایە یعنی تەسەور کە فەلیەکن ئەمڕک بالمەعروف معروفە ئەبێ فەرمان بە چاکەت یعنی هەر خۆی چاک بێ ناکرێتەوە فەرمان بە چاکەکەی نەزانی فەرمان بە چاکە یعنی چی ئێمە وا تەسەور ئەکەین کە بە کەسێک بڵێ من ئەو ئیشە بکە وشە ئەوازانی فەرمان بە چاکە کردووە بۆ دایک و باوکێک لەگەڵ مناڵەکەیانە یەک عمر سەرفەکەن و خۆیان مانوو ئەکەن و خۆیان هیلاکەکەن ئەو هەموو جهدە ئەکەن بۆ ئەمر بە معروف تەنهاوە یەک جار بە مناڵەکەت بڵێ یا وەستەبر عەلەیها باشە ئەمری پێ بکە بە چاکە و ئارام گرە هەتاوەکو ڕێکی ئەکەیتەوە بەخوا بۆ مناڵەکەی خۆت چەند بەسۆزی هەندێک جار دایکانی بەڕێزیان ئەڵێن توخوا ماوەسا مناڵەکەم نوێژ ناکە هەرچی ئەکەی نوێژ ناکە توخوا دوعای خێری وە بکە بڕواکەن چۆن ئەوە بۆ مناڵەکەی خۆمان ئەگەڕێن ئەبێ ئەگەر کەسێکی گوناهبارمان بینی کەسێکی ساڵحمان بینی بڵێن توخوا دوعا بکە بۆ ئەو فڵان کەسێک کە گوناهبارە دراوسێمە ئەی بینم ڕۆژانە گوناهەکە داوات لێ یەکەم خزممە دوعایەکی خێری بۆ کە بەشم خۆی گەورە هیدایەتیەت ئەوە ڕۆحی ئەو کەسەیەکەوە فەرمان بە چاکە ئەکا و ڕێگری لە خراپە ئەکە ئەم خاڵەی کە عەرستانەکەم کە ئەفەرمێ ئیبن القەیم ئەم فەرمایشتە باس ئەکات کە یعنی فەرمان ئەکەی بە چاکە ڕێگری ئەکەی لە خراپە یان ئیلا خۆی گەورە خەڵکانێک ئەهێنێتە سەر دەور هیچ ڕەحمێ بە مناڵ ناکەن هیچ ڕێزە لە گەورە ناگرن لە معجەمی طەبەرانیە هاتووە لە ئیبن عەباسەوە کە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم فەرموویەتی هیچ قەومێک نییە لە تراز و بازیە ئەگەر خەلەلیان هەبوو إلا خواي قورا قطراتي آسمان يعني أجريته لهر قومك زنا بأشكرا كرا مردن وأنواع جوري نخوش الرويانتي أكا لكوا الربا سري درهنا إلا الشيتي أكا رؤكات أو شوانا
لەکوێ کوشتن زۆر بوو ئیلا خۆی گەورە دوژمنیان زاڵەکە بەسەریانە هەر گەلێک قەومی لووت صفەتی قەومی لووت بکەن لیواتە لە ناویانە زۆر ببێ ئیلا خوا ڕۆیان ئەبە بەناخی عەرزە هەر قەومێکیش فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە نەکەن وازی لێبێنن ئیلا ئەمەیان بەسەرایەت نەکردەوەیان بەرزەبێتەوە بۆ لای خوا نەڕەب العالەمینیش وەلەم یوسمع دعاءهم دعایان نابیسترێ و قبول ناکرێت طبعا سمع لدعاء لقل قبول دعاء زؤ جوازه اما للركوع كهل اسينوا علين سمع الله لمن حمده برواكن هيشتي وكو الركوع تيجيني كالركوع بي عليه سبحان ربي العظيم وبحمده باكو بيغرتي بو او پروردگاري كزور عظيم وقوريه من خوم نبي كردو بو او حمدي اكم حمد سباسي اكم كسر برزكيته عليه سمع الله لمن حمده تشبيه نبي تشبيه قبول كردن أو يا أخوي كورا قبولك سمع أو كأنما خوي جويلي بو قبولك زور جواز بو يزور كان إنسان أو دز برزكاته ودعاءك لم يسمع الله منه خوي كورا اللي قبولناك جويلي ناقري يعني زور جواز تو تصورك أقل من على كتاقسك يجوي ناقري تو بي إزعاجب من على كشت هيج دصلاتك نيلا بردسيتو دي قد بدا اگر او دسانه برسكيتو بس زليلي لبردم خويا خو زليل كي لم يسمع منه ابي كان خطر بي بويا عزيزانم ابي الزور اقامان لو خالب مسائل فرمان بچاكا رقري لخرابا درگايك بوي كردو كان من قبول كري درگايك بوي دعاء كان من قبول كري نكردني درگا كان من لدا اخ كردو كان برز نابتو او هم كردو جوانا خود ما نكرو جيبجت كردو برز نابتو لا اخويا قد قبول ناكري أفرمي عائشة دايكمان رضا ورحمة خوي لبي أفرمي جاري كان بيغمبر كان صلى الله عليه وسلم هات جورة والدم تشاوي يشتكي تي أخوان رايو طبعا أصحاب رضا ورحمة خوي زور دقتي بيغمبر كان ينداو صلى الله عليه وآله وسلم يعني أفرمي الرضاي أو من لن يتشواني أخوان دوا سخطوا طريما لن يتشواني أخوان دوا حتى أفرمي جاري كان بيغمبر كان صلى الله عليه وآله وسلم أفرمي دانشتبو توربو هن قناها كاني باسكر بس الشهادة زوري كل الشهادة دان بدرو أفرمي هالصايا والدم وشاو والرنجي قورا أفرمي لدلي خومان وليته سكت بريا بيغمبر صلى الله عليه وسلم أو دخوي آزارنا دا بيدنگ بوايا سبحان الله عائشة أفرمي هات جورو نيوتشواني زاني مشتكي أمويس برساري لك مقسم نكرت أفرمي دي قتم أداتشو دزنيوجي قرد هیچ قسەیش لەگەڵ ئێمان نەکرد دوایی بە پەلە چوە دەرەوە ئەفەرمێ منیش چووم خۆم نووسان بە حوجرەکە و بزانم چی ئەکات ئەفەرمێ لەناو مزگەوتا سێرم کرد فەصاعیدە المنبەر چوە سەر منبەرەکەی سوپاسی خوای کرد و ثەنای ئەوی کرد و هاواری کرد یا ئەیها الناس هۆ خەڵکینە إن الله عز وجل يقول لكم خوا بعظمتي خوي بإيوة الله وقت أن فرماشت قدسية مروا بالمعروف وانهوا عن المنكر قبل أن تدعوني فلا أجيبكم كره هو خلقنا فرمان كان بچاكا رقريب كان لخرافة بيش أوي دوام ليب كانوا جواب تنيمو وتستنصرونني فلا أنصركم هواري نصرتم ليب كان طلبي نصرتم ليب كان لم بارنو كان نصرتم دم ونتندم وتسألوني فلا أعطيكم دوام ليب كان كبيتان عطاكم بيتان عطانك كسي سخي بخوا كسيك داوای شتێکی لێ بکە و نەیداتێ زۆر پێ ناڕەحەتێ ئەمە ئەو پەڕی تووڕەی ڕەب العالەمینە لەو کەسانێکەوە فەرمان نەکەن بە چاکە و ڕێگری نەکەن لە خراپ بۆیە ئینسان وازی لەو دوو سیفەتە هێنا فەرمان بە چاکە ڕێگری لە خراپە تووشی ئەم حاڵەتە ئەبێت یعنی ئەوەتە خۆی ئەفەرمێن فەرمان کەن بە چاکە ڕێگری کەن لە خراپە پێش ئەوەی دەست بەرزکەنەوە جوابتان نەدەمەوە ورد داوای نصرتم لێ بکە و نصرتان نەدەم ئێوە ئەزان ئەمڕۆ چەند داوای نصرتەکرێ لە خوا جەل جەلالوه ئەتۆ بەس ئاوا چاو بن و بخێنە سەری ئومەتی ئیسلامیکە لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا ئێمە لە ململانەیەکی حەزارەتی زۆر گەورە عەزیزانم واللهی لە ململانەیەکی زۆر سەختە تۆ بیرکەنەوە ئەم ئومەتی ئیسلامیە خوێن ئارەقە فرمێسک هەمووی لێ ئەکەوێتە خوار
هەنێ شوێن سێرەکەی فرمێسکەودا ئەبارێ، هەنێ شوێن سێرەکەی عارەقەی و مانوبوونە و هەوڵدانە بۆ هەستانەوە، هەنێ شوێنی تر ئەبینی کاکە سێرەکەی خوێن ئەبارێ. هەمووی لە ئومەتی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم. بەدەستی کێ؟ بەدەستی وەچەکانی قڕەدە و خەنازیر. هیچیش پێ ناکرێت. ئەوە دەستەوسان وەساوی ئەم هەموو پیاو باشە لە عالەمی ئیسلامیە هەمووی دەست بەرزەکاتەوە داوای نەسڕێک نییە. ئەبێ بێ نهێنی ئەمە چی بێ باش؟ ئەم هەموو پیاو باشە داوای نەسڕەتەکە و نەسڕەت نییە. یعنی بیرکەنەوە ئێستا ئێمە لە کوردستانە ئەزان چەند کەسی مسلمان ئەوە شەوانە دەست بەرزەکاتەوە و ئەناڵێنێ و هاوارەکە و ئەگریە و یا ئیلاهی بەدەم ئەم ئومەتە وەرە. واللهی ئەگەر یۆ لە نەرکە و ناڵەی دانەیەکیان بێت هیچ شێوەیەک نییە تۆ بتوانی بخەوی ژیان لێ تاڵە بێت. باشە بۆ نەسڕەتمان بۆ نایە؟ باشە ئەو هەموو داوای نەسڕەتە بۆ ڕەب العالەمین بەهانامانەوە نایە؟ ئەم نهێنیەکەیەتی. فەرمان بە چاکە لە جێگەی خۆیان نییە، ڕێگری لە خراپە لە جێگەی خۆیان نییە. سێرکەن فەرمان بە چاکەی ئێمە چییە؟ ئێستا لە کوردستانە دیقەتی خۆمان بدەین هەموو فەرمان بە چاکەی ئێمە لە هەموو کوردستانە بریتێ لە شتی جوزئی فقهی، حەچی ترمان نیە. تەسەووری ئەوەتان کردووە؟ یعنی هەمومان پێکەوە خەریکین فەرمان بە چاکانمان لە چییە؟ کۆمەڵشتی وردەکاری هەر فێرقەیەکمان کردمانە بە ڕەمز بۆ خۆمان. فێرقەیەک هاتووە پەنجە جوڵانی کردووە بە ڕەمز بۆ خۆی، فێرقەیەک هاتووە فاتیحەی کردووە لە دوای نوێژ بە ڕەمز بۆ خۆی، فێرقەیەک هاتووە هەندێ بابەتی حکمی کردووە بە ڕەمزێک بۆ خۆی، خۆی پێجیا ئەکاتەوە. هەر فێرقە و نەوعێک. ها ئێمە هەر هەمان شەڕ لەسەر ئەم شتانە ئەکەین کە ئەمە هیچی ئەگەر بین لەسەر واقعی ئومەی ئیسلامی سێرکەن هیچیان هیچ نین. ئەمانە شتانی بچووکی جوزئین کە ئیمامی غەزالی ئەفەرمێ هیچ کەسێ فەرمان ناکە بە چاکە، ڕێگری ناکە لە خراپە لە شتە جوزئیەکانە ئیلا جاهیل و ئەحمەق نەبێت. دەبیرکەنەوە ئێمە خەریکی چینین، یعنی لە عالەمی لە ئەمڕۆ کوردستانی خۆ ئێمە خەریکی چین. دەی وەڵڵاهی ئەم هەموو دوعایە کە دەست بەرزەکرێتەوە جوابمان نادێتەوە هۆکارەکەی ئەوەیە نازانین فەرمان بە چاکە ڕێک پێکەین، نازانین ڕێگری لە خراپەشکەین. ئەی باشە چەند کەس ئێمە داوا ئەکەین و پێمان عەتا ناکرێت. هۆکارەکەی ئەوەیە فەرمان ناکەین بە چاکە، ڕێگری ناکەین لە خراپە. زاڵ بۆ بەسەرمانە. ئەفەرمێ عمەری زاهیدی ئەفەرمێ إن من غفلتك عن نفسك وإعراضك عن الله أن ترى ما يسخط الله فتتجاوزه. ئەفەرمێ بەشێک لە غەفڵەتی خۆت و پشتکردنە خوات ئەوەیە شتێ بینی خوات و ڕەکا خوا جەل جەلالوه کەچی تۆ گوێ نەدەیت. فلا تأمر فيه ئەمری پێ نەکەی کاکە ئەو شتە بگۆڕن، ڕێگری نەکەی خوفا ممن لا يملك لنفسه ضرا ولا نفعا، لە ترسی ئەوەی کەسێک کە نەچاکە نەخراپەی بۆ خۆی هەیە، لە ترسی ئەوانە نەوێری فەرمان بە چاکەی و ڕێگری لە خراپەکەی چاو بنووقێن لە زۆر. سبحان الله. ئەم مەسەلەی چاونووقانە لە زۆر شت تۆ بزانە چیمان بەسەر ئەیانێ. باشە دەیان شت ئەبینی، دەیان منکەڕ ئەبینی، ئایا چۆن ڕێگری لێکەی؟ ئایا هەر جۆرێک لە جۆرە عەلە الئەقەل لە دڵتا ڕێگرێکت کردووە؟ واللهی هەندێک گوناه هەیە ئەزانە ئولفەتمان پێوەگرتووە لە دڵیشمان ڕێگری لێ ناکەی. هەی تۆ تەسەوور کە جاری وایە کەسێک لە مەجلیسا دانیشتووە پیاوێکی معقول مەلایەک دانیشتووە غەیبەتەکە، هەمووشمان قەوڵمان گوێی لێ ئەگرین پێشەکەرین بەدەمی و هیچ هەستێکیمان ناچۆڵە ناخەوە بڵێن ئەمە غەیبەتە، ڕێگری لێ بکەین لە خراپ. ئەی ئەمە ماڵی ئێمەی کاول کردووە کە ئەم نەبوونی فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە بزانە ئێمە بەرەو کوێ هێناوە. هەمووشی لە پێناوی چییە؟ لە پێناوی نەبادا لێمان بدرێ، عقوبە بدرێ، سجن بکرێن. سبحان الله ئینسانی مسلمان نابێت تەسەووری وابێ. خەڵک ئێمە طبیعەتمان ئەوەیە مسلمانە بگیرێ ئەڵێن کاکە حکمەتی نەبوو، زمانی خۆی نەگرت کورە نەیەزانی چۆن تەسەڕف کە. خۆ حکمەت ضالەی ئینسانی مسلمانە، بەڵام وەڵاهی گرتنی ئینسان، کوشتنی ئینسان، نەبوونی ئینسان، بوونی ئینسان، شەخسەتی ئینسان، بێشەخسەتی ئینسان کوا بەکی بەدەست خۆیەتی. خوا جەل جەلاوە جارەدا ئەم عەبدە خەڵکەکان خۆشیانەوێ، جارەدا خەڵک ڕخیان لێ ئەبێتەوە. ئێمە ئیشمانەوە نییە ئەسڵەن سەیری ئەو لایە بکەین. هەموو خەڵکی پێ بڵێ باش چ سوودێ بە تۆ ئەگەێنێ، هەموو پێ بڵێ خراپ چ سوودێ بە تۆ ئەگەێنێ. تۆ ئەبێ کارکەی، خزمەتکەی، فەرمان بە چاکەی، ڕێگری لە خراپەکەی، نەوەستی. فەرموو لە فەرمایشتێکە کە هەر عومەری زاهید ئەفەرمێ هەر کەسێ فەرمان بە چاکە و ڕێگری
لە خراپە واز لێ بێنێ لە بری مەخلوقات ئەڵێ خوا هەیبەتی نایەڵێ حتا وای لێ فەرمان بە مناڵەکەیکە مناڵەکە حورمەتی ناگرێت مەوالیەکانی عەبدەکانی جاریەکانی ئەگەر قسەیکە لەستەخف بحەقیه ئەسڵەن گاڵتەی پێکرد والله ئێستا جاری وا هەیە باوکێک بە مناڵەکەی شتێک ئەڵێ مناڵەکە گاڵتەی پێکرد هۆکارەکەی چییە لە شوێنێکە فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپەی واز لێنە بگەڕێتەوە سەری ئەو چاکە مناڵەکە بەگوێیەک استخفاف و سوکبوونی ئینسان بەهۆی ئەوەیە فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپەی نەماوە ئەو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی هۆ خەڵکینە کورە ئاەتەکانی قورئان ئەخوێننەوە ئێوە لە غێری شوێنی خۆیانە دای ئەنێن يا أيها الذين آمنوا عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم كاتي أم آيات أخواننا خو إيمان داران خوتان أقاتن لخوتان به همو خلقي أقل لا بدا لهدايتي زرب إيوه نادا أفرمي إيوه وأزان أما إيترتو دز بقرأ بكلاوي خوتو بانيبا أما زور هالي جملة بو بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمويتي إن الناس إذا رأوا الظالم فلم يأخذوا على يديه أجر ظالمه كان بينيو دسيان نقرت منكر كان بينيو فلم يغيروه نان قوري أوشك أن يعمهم الله بعقاب من عنده زور نزيك أخوي قورا عقاب كان به هر همويان بيك وتياتشن كوتايان بيك هر كاتك بسوق سيري لفرمايشتك أو هريبو من يجرته في غمرجان صلى الله عليه وآله وسلم أفرمي هر كاتك بسوق سيري قناه كرا وتصور كرا هيت زرريك ناقيني إن جاكاتك بأشكرا كرا هيج قران كاريك وخلق حولي ندابوي بي قرر أفرمي سبحان الله نك أم كسخوي همو خلق اللو قناها جورك للزرريان برأكي اتر جور للزررك چون احتمال زركيتو او بك زور بچوك بيتو لبردم معلوم نالي خوت زركي كسي كتير او بيخو عقوبه بدا تشيج لعباده دور نغري كسي كتير محرومه بلا الشونيش كسي كتير محرومه بلا النيجي جماعات كسي كتير محرومه بلا السنه كان كسي كتير محرومه بلا الصلاه ولا سر پیغمبر جان صلى الله عليه واله وسلم كسي كتير محروم ابي لو قران بخوانه للرجي سنه محروم ابي ناتوانه طاقين يتوانن مليون نخوش روتيك يعني سبحان الله هم يقرأته وسر أمي فرمان بشاكب كر قريب كل خراب بهزبة للاي معتزلة أصول يعني هي أصول يشق لأصل كان مو فكري معتزلة زوجة شيكل يشق لأصل كان لا أوان همو كسيك معتزلة أبوي بكر ده فرمان بشاكب قريب خراب فكرة كي خويان شوروش خريكي بون قورو بچوكيان هر همو شوكا بشيك بو شون بينج نرجعنا كل أو سيما كسمان هي نشتركه نيمان دبر واكن لفرمايشتك أفرمي بني الإسلام على 7 نك على 5 إسلام لسر حوت بايا بنيات نراو يشك لبايا كان بريتي لشي أمر بمعروف ونهي لمنكر يشي بريتي للجهاد لبينا يخوان يعني بيانش بايا كي إسلام دو بايتر كفرمان بچاكا ورقري لخرافة لقل جهاد كريم لبينا يخوان جل جلاله أفرمي إمام عمر روجك فرموي بخوان نزيكا لا دي كان هميان خابور بن وتيان أي أمير إمام داران كاتك وعامر جوان بيت شون خابورة بلخو فرموي هر كاتك فاجر كان ظالبون بسر چاكار كان منافق كان بونا سروكي قبيلة كان اترخواي قرر لا دي كان وآوية كان هر هميان كاولك بسريك لفرمايشك حساني كري عطيب ومن أجرته وفرمي سيظهر سرار أمتي على خيارها خراب كان أمتكم زال أبن بسر شاكانيا إيمان دارتيا أشاريته هرچون لأمرويا منافق شاراوته ولبينتانا ناوير سر دربينه ألو رجاء إيمان داران أأوا أشارينا أو اندفو جاركان زال ابن خراب كان زال كوتا قصة لخزمتنا فرمايشتك ابن أبي الدنيا ومن أجرته ولا حديثك ولا ابن عباس بيغمر جان صلى الله عليه وآله وسلم فرمي يأتي زمان يجيب سر إيمان دارانا يذوب فيه قلب المؤمن كما يذوب الملح في الماء ضلي إيمان دار أتويته شون خيلنا وآوى أتويته قلت يعني يا رسول الله صلى الله عليه وآله وسلم أو تشون شتي وأبي ضلي إيمان داران بو أتويته
مما يرى من المنكر لا يستطيع تغييره أتوا منكرك لا يستطيع تغييره لبروي كومالا منكر بتشاي خوي أبيني أو إيمان دار ناشتواني بيقوري ضلي لمراق خفتا أتويت كين أوانيك آزار بدليان أقات كاتك وان منكرك أبينو توانا يعني بيقور يان ورده آلو دا أبن لغا المنكركانا جوي نادن أي همو جاري أو منكرانيان بيني ضليان أتزيت روحيان هز بشلجانك آرامي دڵی ئینسان لەکوێ دروستە بێ بەخوا کاتێک کە دڵت ئەوە جوڵە لە پێناوی دینتە اینجا بزانە چه ئاسایشێ بۆ ڕۆحت دێت اینجا ئەزانی هەموو شتێک لەم ژیانە بەبێ هۆ نییە هەمووی مقداراتە و تەوزیعاتە و تەرتیب کراوە ئەوەی تر کە تۆ ئەیبینیت واجبی سەرشانتە ئەوەی دڵەکەت بتوێتەوە کاتێکەوە گوناه و خراپەیەک ئەبینی و چارەسەرت پێ ناکرێت خوا چەند گوناه و خراپە هەیە کە ئێمە چارەسەرمان پێ ناکرێت ئێستا هەر ئەوە هەرێکەمان چوینە ماڵەوە بەس سیر کرد لەناو ماڵەکەتە چەند منکەر هەیە کە تۆ ئالوودە بووی پێوەی وەرە ئەمجارە دڵت بئێشێ ئەگەر نەتوانی گۆڕانی کاری بکەیت دڵت بئێشێ ئازار بە دڵت بگا بە ناخی دڵت کەناڵی ئەعلامت سیر کرد و ئەو هەموو خراپەکاریە بێ ئازار بە ناخت بگا کاتێک کە سێری تۆڕە کۆمەڵایەتەکانە کرد و ئەو هەموو خراپەکاریە بێ ئازار بە دڵت بگا دڵت بتوێتەوە لە پێناوی ئەو گوناهانە ئەفەرمێ کاتێک کە ظالمێکت بینی زوڵمی ئەکرد لە عەبدەکانە بێت دڵت بتوێتەوە ناتوانی تەغییری ئەو منکەرە بکەیتەوە ئەیکات کەسی ئیماندار بەڕاستی دڵەکەی ئەتوێتەوە کاتێکەوە خراپەکان ئەبینێ و ناشتوانێت تەغییر و گۆڕانکارێکی تیا دروست کرد بۆیە کۆتا خاڵی ئیمان لە ئینسانە بریتێ لەوەی ئینکار بە دڵ بکە وەڵاهی کە ئینکارە بە دڵ کرد دڵ ئەتوێتەوە بۆیە زۆر کات ئێمە بە هەڵەتێک گەیشتوین ئەڵێن ئەگەر ئینکارە پێکرا بە دەست بیکە ئەگەر نەکرا بە زمان ئەگەر نەکرا ئینکار بە دڵ ئینکار بە دڵ چییە؟ ئینکار بە دڵ ئەوەی بە دڵ پێ و ناخۆش بێ مجرڕدی ناخۆشبوون نییە ئەوەیە یەذوب قەلب المؤمن دڵەکەی ئەتوێتەوە ئەوە نە غەمبارە بێ کاتێک کە گوناه و خراپەکاری ئەبینێ هەر یەکێک لە ئێمە بەڕاستی ئەرکێکی زۆر گەورە لەسەر شانێتی ئەوە تەسەوور نەکەین ئەرکی ئێمە تەنها نوێژێکە و ڕۆژوویەکە جێبەجێکەینەوە ئەوە بەشێکە لە دینداری و خواناسی و تاعەت و عەبدەتی ئێمە بەشەکانی تری عەزیزانم بەخوا ئەبێ هەموو لەحظەیەک لە هۆشی ئەوا بین چۆن کەسێکەوە لە خناو خراپایە بێنین بەرەو چاکە و دینداری نابێ یەک سانیە و لەحظە وەستی جارێک لە زانکۆ تەڵەبەیەکم ئەبینی جلوپۆشایەکی زۆر جوانی لەبەرە زۆر کاتیش نەرمە سەلامێکی ئەکرد و دوور ئەکەوتەوە ڕۆژێ پامم کرد وتم کچم وەرە دوای هەواڵپرسین و ناوزین و ئەوانە وتم کچم بۆ خۆیە منارەی مزگەوت چۆنە من ئاوا تۆیەتە پێش چاوم چۆن منارەی مزگەوتێک کە لە دوورەوە ئەبینم دڵم هەز بە ئارامیەک ئەکات ناخم ئارام ئەبێتەوە بەخوا کچم کە ئاوا بۆ پۆشەکە جوانەوە ئەدبینم ڕەک ناخم ئاوا ئارام ئەبێتەوە خوا لە خۆت و دایک و باوکە ڕازی بەس کچم بۆچی ئەم منارانە زۆر نەبن تی ماوسە چی بکەم ناکرێ بە هەواڵەکانت بڵێ ئەوان ژۆک و تۆ بن پۆشاکانیان ئەخر ماوەسا چیان پێ بڵێم کچەکەم وەرە پێیان بڵێم پەیامی پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم پێیان بگەێن بە ئەوان ژۆک و تۆ بکە چەند کەلیماتێکی کەم و تەواو بڕواکەن دوای چەند ڕۆژێ ئەم کچە وتی ماوەسا حەزەکەم ئەگەر چەند مۆڵەتێکی کەم بدەیتێ کارێکم بە جەنابەت هەیە فەرموو کە چوم ئەو کاتە باخچەیەکمان هەبوو لە زانکۆ لە باخچەکە دانیشتم سێرەکەم 5 کچ هاتن وەکو ئەو جل و پۆشاکێکی زۆر مڕەتەب کە بینی من زۆر دڵم گەژ بوو کچم وتی بەخوا ماوەسا ئەو کەلیمە وتوێتە دانیشتم ژوور بە ژوور گەڕاو ئەمە ڕەفیقە زۆر خۆشەویستەکانم هەمووان پێکەوە بڕهێرماندا ئەبێ ئەوە لیباسەکانمان بگۆڕین هەمووان بوونێتە منارە بەخوا کچەکانم لە منارە ئێستا زۆر جوانترن والله نم ئەوێرا وشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەکار بێنم ئیلا ئەو کچانە ئەوەندە ئەگریان هەوڵم ئەدا کەلیماتی تر بەکار بێنم بۆی بتوانم قسەکانم بیست تەسەوور کە شۆڕشێکیان دروست کرد زۆر طەبیعی بووە لە ناو زانکۆیە بۆ جاران ئەگەر ئافرەتێکی زۆر پۆشتەکە ئەچوە ناو زانکۆ چۆن سەیرەکە ئەم ئێستا بڕۆ سەیرکە بزانە حیجاب خەریکە زانکۆکان دائەپۆشن
بۆیە تەسەوورکەن هەموو جوهدێکی بچووک کە کەسێک بڕواکەن هیچ ئەو ئافرەتە مستەوایەکی وهای نەبوو هەرێکێک لە ئێوە بێنە مستەوای لەو زیاتر بەڵام ئیخلاسێکی زۆر بەهێز لەبەر خاتی خوا بڕیایدا بوو ئەم ئەرکە جوانە ئەم ئەرکە قورسی لەسەر شانی خۆتی بیگەێنێتە بەرامبەرەکە ئێمە هەر هەمومان واجبێکی زۆر گەورە لەسەر شانمانە جوانی ئەم پەیامە ئەبێ گیانمێتمانە سەر زەوی هەر هەموو واللهی ڕۆژی قیامەت نایەت ماڵێکی گڵ نامێنێ ماڵێکی بەرد نامێنێ کۆشک و تەلارێ نامێنێ ئیلا وشەی ئیسلام ئەچێتە ناوی ئەمە موژدەی پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم اینجا ئیتر ئێمە کردوێتمان یا غێری ئێمە کاری ئێمە لە ئەمڕۆیە دەعوە و بانگەوازە بۆی دڵی خۆمان ئارام بێ بۆی ئاسایش بۆ ڕۆحمان بێ بەخوا ئەبێ شەو ڕۆژ خەیک بین لەحظەیەک وەستانمان نەبێ ئەبێ بۆ فرسەت بگەڕی چۆن کەسی کاسب خۆخۆی فرسەتێکێتی لە شوێنێکەوە دینارە زیاتری دەستکەوێت بەخوا ئێمەش ئەبێ ئەو هەب فرسەت بگرین تاوەکو لە سوچێکەوە کەسێکی زیاتر جوانێکی زیاتر بۆ ئەم پەیامە شیرینە بگێڕینەوە خۆی داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی ئەعظەمت يا أكرم الأكرمين يا أكرم الأكرمين يا أكرم الأكرمين خوائي لسجم قناها كان من ببورا خوائي قناهاني بأشكر أكردو ما نعفو منك قناهاني بپنهان كردو ما نعفو منك تو قوري خود خوائي هدايتي لا وكان من بدا يا إلهي داود لي أكين للألاضين وأبارين وأخوائي هدايتي قنج كان من بدا عاقبتي أن برخيرك يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت خويا قبول مانك يا أكرم الأكرمين ورمان قرأ لو عبدانيك ليان راضي رزوان يخوض بسلمان ببارينا بخوا پروردگارا اگر چی هلاو کم و کری منزور بي اگر چی بي ادبي منزور بي يا إلهي دل من پر لخوشويستي تو بخوا پروردگارا همو لحظة و چرکساتك حەز ئەکەین دڵمان وشەی تۆی تیابێ زمانمان وشەی تۆی تیابێ تو گەورەی خۆت خۆیە دڵمان زیندوو کەرەوە بە یادی خۆت زمانمان تەڕ و پاراوکە بە یادی خۆت یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا حەی و یا قەیوم دڵەکانمان زیندوو کەرەوە پەروەردگارە هیچ کەس بە یا حەی داوای لێ نەکردو ئیلا دڵەکەت زیندوو کردوێتەوە وإما يقولها باريش بيا حي داود لي أكين خوئ دلمان زندو كروا حياة جارك تبخرنا ودلمان أسودي بالرحمن بجرروا أسودي بالدلمان بجرروا پروردگارا داود لي أكين بناوي جوانت باسمي عظمت هاوار من بولايتو هناوا بخوا پروردگارا ركوع بو هیچ کسی نابن بو تو نبي سجده بو هیچ کسی نابن بو تو نبي دسي الزليلي بو هیچ کسی برزنا كينو بو تو نبي ديا أكرم الأكرمين همو أو كارانيك همانا بومن جيبجك يا رب العالمين أو دا خوازانيك همانا بومن بين ردي يا أكرم الأكرمين خوايجان أو من بحال مال مالدارك أو من بمنال منال في عطاك أو من بمنال منالكاني صالحك يا ربي پروردگار أو من كم رزق حلالي زيادك هر کس من گرفتێکی هەیە چارەسەریکە یا ئەکرەم الأکرەمین دڵ من ئارامکە ماڵ من ئارامکە وڵات و نیشتیمان من ئارامکە أمتكي پیغمبریان صلى الله عليه وآله وسلم آرامك يا ربي خويا داوال لي أكن بقوري خود هر گرفتك من هيبو من شار سرك پروردگارا اما كسمان نهاواري ببينين تنها تو من هي أي إلهي دسمان بولايتو برسكلوتو هانا من بولايتو هناوا ديا أكرم الأكرمين بمن عطاك يا أكرم الأكرمين بمن عطاك أم دعانا من ورقر يا إلهي دسي گناه باري من رد مكر ويا أكرم الأكرمين خواه لگناه دايكو باك من مبورا تو قوري خود خواه لگناه دايكو باك من مبورا لگناه مردو كان من مبورا لگناه براو خش كان من مبورا لگناه ما مصاب خطابه كان من مبورا لگناه خيزان وهاوسر ومنال كان من مبورا تو قوري خود خواه لگناه خوشويست وعزيزان من مبورا پروردگار داوان لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسم عظمت خواه گناه بأشكر أكردو من عفو منك گناه بپنهان كردو من عفو منك گناه كنمن زاني وكرد من عفو منك گناه كزاني من وكرد من عفو منك يا ربي خواه داوان لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسم عظمت خواه درقاي خير بسر من أبكروا شاككاني أم دنيا أو دنيا من بي عطاك
ئەی ئەو کەسەی سپاردە لە لای تۆ زایە نابێ و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لە لای تۆ زایە نابێ و ژیانی خۆمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ و چێژی ناو نوێژەکانمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ و شەو نوێژەکانمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ و دوعاکانمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ و ئومەتی پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ و گەنجی ئەم شارەمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ و گونەهبارەکانمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ پەروەردگارە وا کردەوە ساڵحەکانمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ وا مردوەکانمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ وا قورئانی مەهجوورمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ وا دینداری موسڵمانانی ئەم وڵاتەمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ وا حیجابی خوشکانمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ وا بێنازی مزگەوتەکانمان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ وا پەروەردگارە هەموو ئەعمالی ساڵحی خۆمان سپاردەی تۆ کرد خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەم دوعانەمان قبوڵ کە بەخوا پەروەردگارە ئێمە زمانمان کولە لە دوعایە هانا بۆ تۆ ئەهێنین بە دوعاکانی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم خوایە هەر چاکەیە ئەو خۆشەویستەمان داوای لێ کردو ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین بەناوی جوانت وصفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت قبوڵمان کە لێمان ڕازی بە لێمان وەرگرە ئەم دەرسە و تاوی دەرسەکانی ترمان لێ قبوڵ کە بەرەکەت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت بەهۆی کەم تەرخەمیمان و عقوبەمان مەدە هیدایەتمان بدە نێوچەوانمان بگرە بۆ خەیر یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بە ئەندازی نمەی بارانەکان بە ئەندازی دەنکی هەنارەکانی هەڵەبجە بە ئەندازی گەڵای وەریوی ئەم پاییزە پەروەردگارە بە ئەندازی هەناسەی مەخلوقاتت بە ئەندازەی جوانی ئەستێرەکانت بە ئەندازی جوانی کەلیماتی خۆت بە ئەندازەی قورسایی عەرشت سەڵاوات بۆ دیداری پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەنێرین و پێی بگەێنە تو گەورەی خۆت خوایە سڵاوی ئەم مەجلیسە بچووکەی ئێمەی پێ بگەێنە پەروەردگارە یەکێک ناومان لە خزمەتیا بهێنە خوای گیان صلاة و سلام بۆ ئەو خۆشەویستەمان ئەنێرین و پێی بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من شيء أجبوري وخواهي من قبولك وموفق إن شاء الله